دیمن منارا خویا مجویو سمایا قلای تیکلی جوانیا سوق کوچک کرد ازدی از انداماتی باشاری هنری ملی از گلک به خوشحال بون به سوال دا آمده بون 5 سالی پارزگاه دو گل همو کرده پیروز کم تایبتی خلق دو که خودی کو بیجمین خدلی تهلویا کیسشنی شراوا های مالبا ناشکا هنری ملی سلیمانی که بەشداریمان کردو لە فستیڤالی بە پارێزگابوونی دۆک بە خۆشحاڵیەوە ئێمە بەشداریمان کردووە هیچ فەرق و جیاوازیە لە بینی زمان و کولتورەکانی کوردستانان نییە کەواتە ئێمە ئەم فستیڤالەکە بەشداریەکەین لە دۆکە بۆ ناسینی کولتورەکانە بۆ ناسینی زمانەکانە. ئێمە سی کەسین کەسەکان لە تۆرێز و ئەسفەهان و حەمەدان و سنە و سەقز لەم پیشانگانە شرکەتیان کردووە ئەوەختە ئیشی منیشەوەسەکە لەسەرم فەشانە وێسیاومە فەشەکان هەمووی ئیشی دەسە ئەوەختە لە گشتی مهمتر ئەوەسان بەسی لە گەرمانە هاوردوو بۆ 180 نەفەر مناڵی بێبزاعەت ئەمە هی هەمەدانە ئیشی دەستە ئەم پێشانگایە نزیکەی 30 کەسین هاتووین شتەکانمان بە جێگەی ئەوە لە تەنها لە ئێران بێت هاتوین لە کوردستانی باشووریش نمایشی بدەین و هەموو کەس لەم ئیشی دەستانە ئاشنا بێت و بیبینن. لە شاری کەرکەوە هاتوینە بۆ ئێرە زۆر دەستخۆشی ئەم شۆ ناکەین خاوەنی ئەم شۆ ناکەین بەس بەڵام داواکردنێکمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە خاوەنەکانی مەسئولی گەشت و گوزار و ئەوشانە چاویان لەم ڕێیە بێک لە بەروی ڕێیەکی هەنێکی ڕێی دوورە لە بەروی ڕێیەکی خۆڵە بەڕاستی پێمان خۆشە ئەم ڕێ چاکەم بۆمان. از لگل کمک هوالا جدو که هاتی ما بودیتنا دیمنن جوانن دفر آمدیه به طایبه شی آمدیه دفر که گلک زنگینه به جهن گشت و گذاری کو گشت و گذار گلک لبیره دیتا کرن به طایبه شی آوا که گلک زنگین بیره های و روبار گلک لبیره داد بورن کو آدکن خلق قستاویره بکن بودیتنا وان دیمنن جوان